ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت لەسەر ئەم پرسە گفتوگۆ دەکەین کە باس لە هەڵبژاردنەکانی یاخود هەڵبژاردننی پێشوەختەی کۆماری ئیسلامی ئێران و کاریگەریەکان لە سیاسەتی ئێران و وڵاتانی دراوسێ و وڵاتانی دیکە دەکەین و ئەمە چ کاریگەریەک لەسەر پرسە سیاسیەکان و پرسە ئابوووریەکان و پرسە نەوخۆییەکان جێدەیاڵێت. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز کاوەتەی بکا بەڕێزیان مامۆستایی زانکۆ و هاوکات چاودێری سیاسین ڕاستەوخۆ لە ستۆدیۆی هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاکاوە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەستپێک دەمەوێت لە کۆی گشتی پرۆسەکە پرسیارت ئاراستە بکەم. بە شێوەیەکی گشتی پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختە بۆ سەرۆکایەتی کۆماری ئێران چۆن دەبین و چۆن خوێندنەوە بۆ ئەم پرۆسەیە دەکەن؟ بەیانی ئێوە و بینەرانی کورسات باش و خۆتان دەزانن لە دوایی ڕووداوێکی کەوتنە خوارەوەی فڕۆکە سەرۆکی کۆماری ئێران لەگەڵ وەفدێکی یاوەری گیانیان سپارد و لەو کاتا ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران باسی لەوە کرد دیارە هیچ گۆڕانکاری یان هیچ بۆشایی سیاسی لە گۆڕەپانی سیاسی ئێراندا دروست نابێ بە حقیقەت ژوا بوو بە پێی یاسای خۆیان کەمتر لە یعنی 50 ڕۆژ دیاری کراوە بۆ دیاریکردنی سەرۆک کۆماری ئێران هەم سەرۆکی کۆمارە هەم کابینەی حکوومەتیش لای ئەو تەشکیل دەکرێت بۆیە هەڵبژاردننی ئەمجارە بۆ هەڵبژاردننی نوێم سەرۆک کۆماری ئێران وەک خۆتان باسا کرد بە هەڵبژاردننی پێشوەختە ناو دەبرێت و چواردەمین خولی سەرۆکایەتیە لە وڵاتە دوو ڕەوت زیاتر لە گۆڕەپانی سیاسی ئێران ڕۆڵ دەبینن کە ئەوانش ناسراون بە پارێزگاران و ریفۆرم خوازەکان شکلێک لە چشمە چشمی شاراوە لە نێوان ئەو دووباڵ هەیە و جیاواز لە ئاراستەی کارکردنیان هەیە ئێستاش نوێنەری هەردوو لە دوای ئەوەی ژمارەیەکی زۆر کاندید تەقریمی پرۆسی سەرۆکایەتیەکەی کرد و ئەوەی هەیە زیاد لە کاندیدێک لە پارێزگاران هەیە و یەک کاندیدیش لە لایەنی ریفۆرم خوازان ئەوەی چاوەڕێ دەکرێت لە گۆڕەپانی سیاسی ئێران ئەوەیە کە ئایا ئەو دوو ڕەوتە کامەیان زیاتر چانسی وەرگرتنی سەرۆکاتی کۆماری هەیە و بە تایبەت شتێک لە ناخۆی ئێران دەخیگرتی ئەوەی کە ئەوەندەی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران و بە تایبەتی ڕێبەری ڕۆحانی ڕۆڵی هەیە کەمتر پرۆسەی دەنگدان و هەڵبژاردنەکان ڕۆڵیان هەیە بەڵام هەندێک جار بە جیاواز لەو بیرکردنەوەانە هەردوو لە هەردوو بەرە شانسی وەرگرتنی کورسی سەرۆکایەتیان هەیە بۆی ئەگەر ڕیفۆرم خوازەکان بێ چاوەڕوان دەکرێت لە دوای ماوەیەکی زۆر لە دابڕان شتێک لە کرانەوە لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی هەرێمی و لە ئاستی ناوخۆیی و جیاوازی بیرکردنەوەیان و بە تایبەتی ئەوەی کە باز دەکرێت پزیشکیان یەک لەوانەیە کە باوشێکی ئازار و دایکێکی کورد وە لە مەهاباد لەدایک بووە و شکلێک لە شکلەکان شۆڕشی ژینە ئەوەی ناو دەبراکە بۆ هۆکاری ئەوەی کە سەرکۆنەی ئەو ڕووداوانە بکە وە لەگەڵ شتێک کرانەوەی و لەگەڵ ئەوە نییە کە چەند ساڵ لە عورفی ئێران حیجاب بە زۆرم لێ لەگەڵ ئەو بابەتانە نییە بۆیە چاوەڕوان دەکرێت چاوەکان لەسەرەوەی هەڵبژاردنەکە هەندێک گەرم و گوڕتر بێت لە هەڵبژاردنەکانی پێشتر و پەرلەمان و ئەو بابەتانە باشە کاکاوە وەکو چاودێرێکی سیاسی بە بۆچوونی بەڕێستان هەڵبژاردنەکە لە خولی یەکەمدا تەواو دەکرێت یاخود دەچێتە خولی دووەمەوە ئەگەر بێت و لە خولی یەکەمدا هەڵبژاردنەکە تەواو بێت چانسی کام کاندید زیاترە بۆ بەدەزێنانی ئەو پۆستە و لە خولی دووەمیشدا خوێندنەوەکان بۆ بەدەزێنانی پۆستەکە چۆن خوێندنەوەی بۆ دەکەن و بەڕای بەڕێستان کام کاندید دەکرێت پۆستەکە بەدەستبێنێت؟ ئەوەی هەیە یعنی تێبینی دەکرێت و زیاتر چانسی ئەوەی کە زیاتر لە ڕێبەر نزیکەوە بەو ناوەی گەرم و گوڕی ململانەکان لەگەڵ ئیسرائیل و ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێ دەچێت زیاتر چانسی لەو حالەتە قالیباف یعنی ئەوەی کە ڕەچاو دەکرێت بەڵام ئەوانش زیاد لە کاندیدێک لە پارتەکار هەیە ئەوە جێگای سەر سوورمانە وە یەک دوو لە ئێوارەوە چەند کاندیدێک دوو کاندیدیان ئێستاوە بزانام سێ کاندیدمانەوە کە بە سوودی قالیباف کشانەوە بەڵام زۆربەی بۆچوونەکان ئەگەر بەو شێوەی ئێستا بڕوا دابەشی دەنگەکان بۆ ئەوەیە هەڵبژاردن بچێتە
خولی دووەمەوە یەک لە زیاتر ئەگەرەکانی هەیە دەمەوێت ڕات بگرم لەسەر ئەمەش بپرسم ئایا سێ کاندید کەماوەتەوە بۆ پارێزگارەکان کە ئەمە کاریگەری نابێت لەسەر لاوازی بەدەزێنانی پۆستەکە بە کاریگەریەکی نێرێنی بۆ ئەوان ناشکێتەوە ئەمە بابەتێک و بابەتێکی دیکە بەو پێی کە ڕابەری باڵای ئیسلامی ئێران لە وتەکانیدا پشتگیری کە لە با بڵێن پارێزگارەکان دەکات و بە پێچوانێکی دیکە هەر لە وتارەکەی دوێنەیدا ڕەخنەی لە پزیشکیان گرت ئەمە نابێتە هۆکاری ئەوەی کە هاوڵاتیانی ئێران تووڕە بن بە پێچەوانی قسەکانی ئەوانەوە دەنگ بە پزیشکیان بدەن ئەو قسانەی ڕابەری ڕۆحانی و زۆر شت هەڵدەگرێت جیاواز لێکدانەوەی بۆ دەکرێت یەکان ئەوەی پرسیار دەربارەی پرسیار یەکەمت زیاد لە کاندیدێک بۆ پارێزگاران دەکەوێتەوە بۆ ئەوە خاڵی لاوازیانە خاڵی بەهێزیشیان پشتیوانی ڕابەری ڕۆحیە لەو کاندیدێ بۆیە ئەو دوو چانسە لێرە هاوسەنگ دەبێتەوە بەرامبەر بە کاندیدەکەی تر و کاندیدی زیاتر پزیشکانیش ئەوەیە کە هەموو ڕەوتەکانی پێشوو وە سەر و کۆمارەکانی پێشوو هەتا ئەحمەدی نەژاد و ڕەفسنجانی و هەتا شکلێک لە بنەماڵەی خومینی پشتیوانیان کردی هەندێک بە خاڵی لاواز لێک دەدەنەوە هەرچەند خۆی سوباسی ئەو پشتیوانی ئەو لایەنانە یان ئەو هێزە گروپ و خاوەن نفوسانەی ئێرانی کرد لەوانە بەس نا بەشی دووەمیشی ئەو لێدوانە بۆ لێک دەدرێتەوە شتێک نیشانی دنیای دەرەوەی خۆیان بدەن و شتێک نیشانی نێودەوڵەتی ببن کە دیموکراسی لە هەڵبژاردنەکانی ئەوان هەیە کە گەرموگوڕی زیاتر بە هەڵبژاردن ناخۆیەکان ببەسن چونکە خۆتان دەزانن دابەزینی ئاستی دەنگدان لەو کۆتایانە 40-50 ڕێژەیەکی زۆر نییە لە ئاستی تموحی دەسەڵاتی سیاسی ئێران نیە شتێک لە یعنی چەقبەسوویی ئاماژەیە کە بە شکلێک لە چەقبەسوویی بەڵام ئێستا حەز دەکرێت تۆزە گەرموگوڕی دەدا بە هەڵبژاردن ناخۆیەکان لەبەر ئەوەی 150 دەنجی خۆڵەمێشیە و هاتنی کاندیدەکەشان بۆ پێشەوە ئەگەر 25 بێ لەبەرەوەی مەعارزەی ئەو دوو پارتە لە ماوەکانی ڕابردوو دەتوانن بڵێ شکلی لە ئۆپۆزیسیۆنی گەرموگوڕ بوو لە گۆڕەپانی سیاسیەکە ئایا سیناریۆکە ئەوەی ڕێگا بە کاندیدی دووەمیان بە کاندیدی ڕیفۆرم خوازەکان دەدرێیاننا بۆیە ئەو 150 تەسەوڕ دەکرێ بێن هەڵبژاردنەکە گەرموگوڕتکەن و چانسی کاندیدەکان زیاتر بکەن بۆ پێشەوە ئەگەر هاتوو ڕێژەی دەنگەکان زانیان زۆرە و لە لایەکی ترەوە ئەوەی ئەو ناوەی کە باس دەکرێت لە جیفانی ڕابەری ڕۆحانی هەیە دەبێتە هۆکاری ئەوەی کە تووڕەی دیسان زارێککە وەک ئەوەی لە ڕێی موسەوی و لە ڕابردووە بەناوی گروپی سەوزەکان کە هاتنە سەر شەخەم لەوانەیە شکلێک لە گرجی ناخۆی زیاتر دروست بکاتەوە بەڵام ئەگەرێکی تریش هەیە لە گۆڕەپانی سیاسی ئێرانی ئەگەر بێت و ڕابەری ڕۆحی گوێ لەو گوشارانە بگرێ و ئاراستەی سیاسەتی داهاتووی بەو ئاراستەیە بێ کە شکلێک کرانەوە لە نێو دەوڵەتی و ئەو گەمارۆ ناخۆیانەی کە هەیە و هەندێک کرانەوەی زیاتر بدا زیاتر لەوانەیە ئەو قسانە بۆ زیاتر گەرموگوڕی هەڵبژاردن بێ و ڕێگەش بدرێ ئەگەر سیاسەتی بەو ئاراستەی برێ پزیشکیانش ببێتە کاندیدێکی بەهێز و سەرۆکاتی وەربگرێ لەبەر ئەوەی هێزە چەکدارەکان و سوپای پاسداران ڕۆڵی سەرچی هەیە لە ئێران لەوانەیە حەزیان لێ کەسێکی بێشێشە بۆ ئەو پۆستە کاندید بکەن ڕابەری ڕۆحانی بۆیە ئەگەر کرانەوەی سیاسەتەکە بێ بەو ئاراستەیە شانسی پزیشکیان زۆرە بەڵام ئەگەر درێژە پێدەری سیاسەتی ئەو ململانی و ناکۆکیانی و بە تایبەتی لە ئیسرائیل و ئێستای لوبنان و ئێستای میلیشیاکانیان یان هێزەکانیان یان نفوسی خۆیان لە خۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارێزگاری لێ بکەن ئەوە لەو کاتە پارێزگاران زیاتر کاندیدێکی گوێڕایەڵە و دڵخوازی سوپای پاسداران و ڕابەری ڕۆحانیە بۆی هەموو ئەو سیناریۆیانە لە گۆڕەپانی سیاسی ئێران ئێستا وجودی هەیە باشە کاکاوە بەپێی سیناریۆکان بەپێی ئەو ڕاپرسیانێک کە پێشوەختە کراوە هەڵبەتا بەپێی خوێنەوەی لایەنە سیاسیەکان و هاوکاتی ژۆک و چاودێرێکی ساسی بە بڕوای تۆ ئەم هەڵبژاردنە کاریگەری ئێرێنی هەم لە دیوە سیاسیەکە و هەم کرانەوە یاخود گفتوگۆکردنی وڵاتی ئێران لەگەڵ وڵاتانی دیکە ئومێد بەخش دەبێت یاخود بە دیوێکی دیکە بڵین ئەم هەڵبژاردنە
کاریگەری لەسەر سیاسەتی ئێران دروست دەکات بە دیوێکی کرانەوە لەگەڵ هەم سیاسەکانی ناوخۆ هەم ئازادی ڕادەربڕین و هەم وڵاتانی دیکە وڵاتانی ئەوروپی و تەنانەت ئەمریکاش؟ بە پێی ئەوەی خۆت باز دەکەی راپرسیەکان و بە پێی دروشمی کاندیداکان لە هەڵبژاردنیەکیان بۆ ئێران و پارێزگاری زیاتر چوارچێوە گشتیەکەی دەوڵەتی ئێران یەکیانیش پارێزگاریە لە چوارچێوەی سیستەمە کۆنەکەەوە لە ڕوحانیە بەڕە چاوکردنی لە ساڵی 79 گۆڕانکاریەکی جددی و ڕیشەیی زۆر ڕێژەیە لە ئاستی نێودەوڵەتی و لە ناوخۆ ڕووی دابێت لە سیاسەتی ئێرانی بۆیە لەوانەیە بڕی ئەو سیاسەتە تا ئاستێک بووە هۆکاری ئەوەی ئیستیزابەی خەڵک لە هەڵبژاردنەکان کەمتر بێ و شتێک لە ئێران هەیە کە ترس و دڵە ڕاوچەی بۆ دەسەڵات و هێزە سیاسیەکە هەڵکشانی تەمەنی ڕابەری ڕوحانی ئێستا لەو خۆناغی ئێران ئەوە بۆیە لە پەرلەمان و هەڵبژاردنەکانیش زیاتر ڕەنگی دایەوە چونکە دەبێ جێگرەوەیەک بۆ دوای کۆچی ئەو دابنرێ خۆیان دەزان هەموو شتێک بە تەمەەن کە هەڵکشا کە ئیتر شەرم لە کەس ناکەیانی ئەو حالەتە ئەو ململانەیە شاراوەیە شقڵی ڕەنگی داوەتەوە تا ڕابری ڕۆحانی وە خۆی و گوڕوتین و تاقەت بێ گۆڕانکاریەکە ئاستێک کەمە بەڵام بە پێی دروشمی هەردوو لایەن ئەوەی کە بۆ ئێرانە ئەوەی بۆ پارێزگاریە لە سیاست و خۆشگوزەرانی و ئێستای ئێران و درێژە پێدەر ئەو دوو دروشمە وجودی هەیە لە گۆڕەپانی سیاسی ئێران بۆیە وەک گوتمان بەستراوەتەوە بەڕای ڕابری ڕۆحانی ئایا دەیەوێت ئەو کرانەوەیە چونکە پزیشکیان لە دانوستانەکانی نێودەوڵەتی و پێنجکۆیەک و ڕۆڵی سەرەکی هەیە وە زیاتر لە هەندێک لایەنی مەدەنی زیاتر ڕۆڵ و کاریگەری هەیە و ئاراستەکەشی بەوەیە وە گوتمان دروشمەکانش بە شقلێک لە کرانەوەی ناوخۆیە لە ئازادی ڕادەربڕینە ئەگەر بێت و لە حالەتی چانسی پزیشکیان هەبێ گوتمان پابند بێ بە دروشمەکانی خۆیەوە چاوەڕوانی کرانەوە لە ئاستی نێودەوڵەتی و هەرێمی و نامخۆی ڕوودەدات و لە دروشمەکانیشی دیارە و ئەگەر بێت و چانسی کاندیدی دووەمیان هەبێت درێژە پێدەری ڕێبازی کۆن و ڕاستکردنەوە و دیاریکردنی جێنشینە چونکە کەسێکیان ناوێت کە سەرێشە بۆ ئەو سیستەمی ئێستا دروست بکە بە تایبەتی ئەو قۆناغە تێبڕێنەوە خۆتان دەزانن بزربوونی سەرۆک کۆمار کاریکەری لەگە گۆڕەپانی سیاسی ئێران نەکرد و ڕاستەخۆوە لە سەرەتای هەفتانەوە چەند حالەتەشی هەفتانە و هەشتایەکان مردنی سەرۆک کۆماری بە دوواداهات و کابینەکان گۆڕانکاری بەسەردەنات بەڵام لە سوور ڕۆشتنی ڕابەر لەبەر ئەوەی دەسەڵاتە ئەساسیەکان پابەندە بە ڕابەری ڕۆحانیەوە گۆڕانکاری دەبێت بۆی ئێستاگە گۆڕانکاری ببێ گۆڕانکاریەکی ڕێژەیە باشە کاکاوە بۆ هۆکارێک کە هەمووان دەزانین لێستادا بارودۆخی ناوخۆی ئێران لە لووتکەی دابەشبوونی هەم سیاسی و هەم کۆمەڵایەتیدایە ئەم بارودۆخانە هەمواری ئێران کاریگەری دەبێت لەسەر سەرکەوتنی هەڵبژاردنەکە یاخود دەکرێت بڵێ ئەم هەڵبژاردنی سیناریۆیەکە و دوجار مەرامی سیاسی ئێرانی پێجێبەجێ دەکرێت ئەوەی هەیە سیناروی ئەوزارەی هەڵبژاردن بە جیاواز لە هەڵبژاردننی چەند مانجی ڕابردووی پارلەمان شتێک لە گەرموگوڕی شتێک لە نفوسی سیاسی لەبەر ئەوەی چەند کاندیداکان ژمارەیە وە سەرۆکایەتیە و کەسایەتی و بوونیان حەز دەکرێت و ئەو دروشمانەش جیاواز لە دروشمەکانی پێشوو ئەوەیە ئەو کرانەوە سیاسیە ناخۆی و ئازادی ئەوەی مەطلبی شعب و گەلی ئێرانیە شتێک خۆی دەبینێتەوە لە کاندیدی پزیشکان بۆیە چاوەڕوان دەکرێت ڕێژەیەک هەڵبژاردن زیاتر بێت لەبەر ئەوەی وەگوتمان کەسایەتەکەی باششی ئازەریە داشی شکڵی کوردە لەوە ناوچە کوردیەکان لەدایک بووە ئەوانە شکڵێکە لە تعبیر لە ناکۆکەکان دەکەن و بە تایبەتی سەرۆکایەکانی پێشوو ئەوانەی زیاتر لە هەندێک جار لە گوشار بوون لە نمونەی ئەحمەدی نەژاد و ئەوانە کە لە هەڵبژاردنیش ڕەتکرانەوە ڕەفسنجانیوە بنەماڵە دیارەکان و خاوەن پێگە و نفوسەکانی ئێران
بۆیە هەر خۆی خودی خۆی گەرموگوڕی زیاتر دیار دەبێت لەسەر کاتژمێرەی داهاتوش وە ئەوەل هەڵبژاردنەکان زیاتر ڕنگ دەداتەوە و بەشێکیشی ڕاستە 150 دەنجی خۆڵەمێشیە کە لە ئێران کە باوەڕی بە سیستەمی سیاسی وڵاتەکەی خۆیان نەماوە بۆیە چاوەڕوان دەکرێت ئەو گەرموگوڕی کە ئێستا تۆزێک زیاترە لەو بارودۆخە هەم ئەو دروشمانەیە هەم کاندیدە جیاوازەکانە هەم ململانەی لایەکانی ترێ بۆیە زۆرترین خەڵک بێنە سەر سندوقی دەگدان بەڵێ چاوەڕوان دەکرێت بە جیاواز پێگە و ڕێژەی دەنگەکان و جیاواز لە ژیان و گوزەرانی خەڵک و تاقیێرانی کار ڕوو بدا و هیچ شتێکیش یعنی ئەوە نیە سیناریۆکان تەواو داخراو بێ بۆیە سیاسەتی ئێران نەرمە و ڕاستە هەندێک جار لەگەڵ ئەوەیە سەرۆکایەتەکەی بە دروشمێکی تون قسە بکا بەڵام شل و نەرم بێ لە تەعامل و هەڵوێستی ناخۆی خۆیانە ئەوە بەوانەی کە چەند ساڵە مەقبول بە لە گۆڕەپانی سیاسی ئێران باس لەوە کرد کە دروشمەکانی هەم ڕیفۆرم خوازەکە و هاوکات دروشمەکانی با بڵێن پارێزگارەکان دروشمێکن باڕاستی گۆڕانکاری بەڵام لەسەر و ئەمەشەوە مەسبەت پزیشکیان کە تاکە کاندیدی ڕیفۆرم خوازەکان و هاوکات کە بە زمانی کوردی پەیامەکانی گەیاندوە و لە ڕۆژهەڵاتی کوردستان چاوێکی زیاتری لەسەرە لە بەرەوەی کە ئەو بەڵێنەی داویشێتی کە وڵاتەکان یاخود ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پەراوێز خراو نەبێت دەکرێت بڵێ ئەمە لە سیاسەتی ئێراندا ڕێگە پێدراوە وڵا وەک خۆشت باسکرد ئەوە دوو تۆ تێڕوانی نەردەکەیەکان بۆ ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانی کوردیەکان هەمان ڕێچکەی ڕابردووی خۆیان دەبیننەوە و شتێکە بەس لە دروشم دەبیننەوە بەڵام بۆ خەڵکو و دانیشتوان و ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان خۆشیان دەزانن تەعاملی دەوڵەتی کۆماری ئیسلامی لەگەڵ کورد و ناوچە کوردیەکان لە ناوهێنان و شکلێک لە فەرهەنگی هەر لە سەرەتای دامەزراندنیەوە نەرمی هەیە بەراورد بە پارچەکانی تری بۆ بە تایبەتی ئەگە بەراورد بکەی بە تورکیا سیاسەتی تورکیا یعنی نەرمی هەیە مەسەر پارێزگایەک هەیە بە ناوی کوردستان بەو ناوە ناو براوە بۆیە لە ئاستە باڵایەکە شکلێک نەرمتر و بە عەسابێکی هادیتر لەگەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان تەعامل دەکرێت بەڵە زۆر جار ئەو بابەتانە و نوێنەرەکانیشیان بە نمونە پێشتر ناوێنانی کورد لە توش یعنی بەراوردکاریە چونکە ئەو دوو دەوڵەتە کە دامەزران یەک لەوانەی بە جیاوازتر لەوەی کورد زۆر سەرکوت یعنی جیاواز تەعامل و هەڵسو کەوتیانە سەرکرا بە نمونە تووشیان ڕێنەدەدرا سوێند خواردن و پەرلەمانتار ئەوان چەند جارێک نمونەی وا دووبارە بۆ لە پەرلەمانی ئێرانی نوێنەری ناوچە کوردیەکان بە کوردی تعبیریان لە ڕێی خۆیان دەکرد و وە قسە کراوە بۆ ناوچەکان شکلێک جیاوازتر بۆیە بەڵێ قبول کراوە ئەگەوانە بواە یعنی هەم ڕێگەی پێنەدرا هەم بە یاساژ یاساغ نەکراوەکە ناوهێنانی کورد و زمانی کورد و یعنی بە شکلێک لە شکلەکاندانی پێدانراوە وەک بەشێک لە پێکهاتەی و ناوچەکانیان و جێگای نفوسیان ئەنی زۆر توندێ لەو لەگەڵ دانیشتوانی بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان و ناوچە پارێزگارێک کوردیەکان کاکاوە جیالەوەی کە چاوەکان لەسەرەوەن کە ئەم هەڵبژاردنە کاریگەری ئێرێنی لە سیاسەت و هاوکات دە ئابووری لە دیوە کۆمەڵایەتیەکەی ئازادی ڕادەربڕین لە ناوخۆی ئێراندا دروست بکات پرسێکی دیکە ئەوەیە کە بەپێی ئەو بابەتانی کە پێشبینی دەکرێت یاخود چاودێرانی سیاسی خوێندنەوەی بۆ دەکەن دەکرێت ئەم هەڵبژاردنە کاریگەری لەسەر پرسی با بڵێن وزەی ئەتۆم لە ئێراندا هەبێت خوێندنەوەی بەڕێستان بۆم پرسە چییە دەکرێت بڵێ ئەم هەڵبژاردنە کاریگەری لەسەر ئەم پرسە هەستیاری ئێران بەجێ دەهێڵێت هەندێکمان باس کرد بارودۆخی ناوخۆی ئێران بە تایبەتی بەڕەچاوکردنی پێش دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی شاهانشاهی بۆ خۆیان یەکێکە لەو دەوڵەتە خاوەن خۆشگوزەرانە یەکێکە لەو دەوڵەتانەی کە ڕۆڵی سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە و یەک لەوانەی کە ناوزەند کراوە بە پۆلیسی کەندا و یعنی کەواتە ڕۆلی نەخش و سیاسی ڕووداوەکان هەیە چونکە بەڕاستی ئێران و جوگرافیای ئێران بەوەیە شێوەی بە وەک قاڕێکی بچوو کراوەیە لە ناوچەکەیە چۆن ئێستاش وای کردووە ئەو قوتەوالێک دەداتەوە کە ئەمریکای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هێزێکی زرهێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام دەبێت لەو ڕاستیش تێدەگات لە دوای هاتنی کۆماری ئیسلامی ئێران و ئەو گوشارانەی
کە لە گۆڕەپانی سیاسی ئێران هەبووە کە بووە لەگەڵ هەموو گوشارەکانە لە بەرهەمە ناوخۆییەکان لە ئاراستەکردنیان لە سیاستیان شکلێک لەوە توانیوێتی ڕۆڵی هەبێ لە ڕووداوەکان بەڵام بەدیوێکی دژایەتی وڵاتە زلهێزەکان یعنی قۆناغی پێشکۆماری ئیسلامی ئێران هاوپەیمانی وڵاتە زلهێزە نێودەوڵەتیەکان هەتا جەنگی لە جەنگە جیهانیەکانیش ڕۆڵ و کاریگەریە لە بەتایبەتی جەنگی یەکەمی جیهانی دواکەوتووە لە جەنگی دووەمی جیهانی بە پێشکەوتوتر و ڕۆڵێکی کاریگەرتری هەیە لە ڕووداوەکان بۆیە ئێستاش حەز دەکرێت هەرچەند بناغەکەی لەسەر دژایەتیە و وەمەرگ بەر ئەمریکان لەو بابەتانەیە بەڵام وەک گوتمان لەوەی کە ڕیفۆرم خوازەکان لەگەڵ شکڵێک لە کراون و گوشار ئابوووریەکان بڕستی لە ناوخۆ و ژیان و خۆشگوزەرانی خەڵکەکەی بڕیوە بۆیە چاوەڕ ینی ئەو گۆڕانکاریانی کە هەبووش ماوانی پێشوو بە تایبەتی کە شکڵێک لە ڕێککەوتن لە سەردەمی کابینی ئۆباما ئەو بە تایبەتی ڕۆحانی ڕوویدان لەوانە بۆ هۆکاری ئەوەی ڕاست کاریگەری لە ژیان و گوزەران و بژێوی خەڵک بێ بۆیە هەموو ئەو ئەزمونانە لە بەردەم سیاسیەکانی ئێرانەیە ئایا دێتە یعنی پرسیارەکە جددیە بەوەی بناغی شۆڕش کۆماری ئیسلامی ئێران دامەزراندنی لەسەر بابەتی دژایەتی وڵاتانی زلهێزە شکڵێ گۆڕانکاری زیاتر تەجاوزی ئەو قۆناغانەی پێش خۆی دەکات ئەگەر تەجاوز بکە گۆڕانکاریەکە دەبێت و لەوانەیە بتوانێت هەندێک لە بەرژەوەندیەکانی خۆشی بپارێزێ دووسان نمونەی خۆی نمونەی باڵای خۆی وە تەواوکەری خۆی تووشایە لە حالەتانە یعنی لە هەموو لە ڕوە نێودەوڵەتیەکە زیاتر پراگماتیزم یعنی نەرمینواندنی هەیە بەرامبەر هەموو چونکە هەندێک جار زۆر دژە لەگەڵ زلهێزەکان هەندێک جار دەچێتە ناو بازنەکەەوە ئەگەر تۆزێکرانەوە یعنی چاوەڕێ دەکرێت ڕوو بدا لە بەرژەوەندی بەهێزی دەوڵەتەکەی خۆیانیشە لەو حالەتە چونکە زۆربەی بەڵێ کاکاوە هەڵبەتە دەمەوێت بابەتێکی دیکە هەڵبەتە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری ئێران جگەلەوەی کاریگەری لە ناوخۆی ئێراندا بەجێ دەیڵێت هەمووان دەزانین کە ئێران هەژمونی سیاسی لەسەر عێراق و هاوکات لە هەرێمی کوردستان هەژمونی سیاسی خۆی بەجێ هێشتووە ئەم هەڵبژاردنە چ کاریگەریەک لە هەژمونی سیاسی سەرتاگەر لە بەغدادەوە دەست پێ بکەین چ کاریگەریەک لە هەژمونی سیاسی لە عێراقدا دروست دەکات بەخۆتان دەزانن هەژمونی ئێران بەنسبەت عێراق دوو بابەتە یەکیان ئەوەی هەرێمی کوردستان کاریگەری سنوورەکەیتی یعنی بە هەموو بۆ هەموو دەوڵەتێکی دنیاش ڕاستە ئەو کاریگەریانە وڵاتانی دراوسێ کاریگەریانە سەر یەکتری هەیە بەشی دومی ئێران پەیوەندی بە مەسەلە ڕوحانی و ئاینیەکان و مەسەلە مەزهەبیەکانەوە هەیە چەند شتێک بەنسبەت ئەوەی عێراقەوە ئەوان جێگیر و سەوابەتی خۆیانە بەڕاستی ڕۆڵ و کاریگەریان لە ئاراستەکردنی دامەزراندن و دەوڵەتەکان و حکوومەتەکان و بە تایبەتی لە دوای قۆناغی 2003 کاریگەریان سۆر لە گۆڕەپانی سیاسی عێراقەیە بۆیە بە هەموو شێوەکان ئەو ڕێژەیەوە خۆی ماوەتەوە بۆ بەتایبەتی عێراق و بۆ سووریا و بەتایبەتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لەو ململانەیە کەەوە گوتمان نقطەیەکی ئەساسی و جێگیری بەرامبەر وڵاتە زلهێزەکانەیە وەگەوەی عێراق گوتمان بە جێگیرکراوی و بەتایبەتی لە سەردانەکانی دوایی سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی ئێرانیش ئەو بابەتە پشتڕاست کرایەوە بەتایبەتی لەبەر ئەوەی ئێستای دەوڵەتی عێراقی و لە دوای ئەوەی معارەزەی توندی لەگەڵ ڕژێم و سەرکوتی شیعەکان ئەوانە لە چاویانە کە ئێران یەک لەوانەیە کووە گوتمان چووکە لەگە مەسەبی یەک دەگرێتەوە زۆربیان پەروەردەوە ڕاهێنرا و جێگا و حەوانەوەی خۆیان دەوڵەتی ئێرانی بۆ ئەوە ناشاردرێتەوە بۆ نزیکی لەو بارودۆخەیە بۆیە بە جێگیری ئەو بارودۆخە دەمینێتەوە لە گۆڕەپانی سیاسی عێراق وەگە بڕۆی پێشتر مێژوویەکی زۆر دوورتریشی هەیە بە دەوەستێتەوە بۆ ئەوانە ئەو پەیوەندیە میلادگری دەوڵەتی عوسمانی و سەفەویەکان و ئەوان بەتایبەتی سەفەویەکان کە ڕۆڵیان هەبووە لە ئاستی بەغدا و لە ئاستی هەرێمی کوردستانش بە هەمان شێوە گوتمان ئەو حکومەت جوگرافیە چی کوردیان قبوڵە ئەوانە شتێک هەیە بە ناوی مەسەلە نەتەوەیەکەی کوردیان قبوڵە یعنی وەک مەسەلەیەکی بەڵام مەسەلەی
مەذهەبیەکە جیاوازتر بیر دەکەنەوە. تووشی ئێستا مەسەلەی مەذهبی سونەی کوردی قبوڵە، بەڵام ئەوان جیاواز لە یعنی ئەو دوو بیرکردنەوەیان جیاوازە. بۆیە ئەو مەسەلەیە لێرەش دیسان جێگیرە کاریگەریانەیەوە بە تایبەتی لە هەموو قەینانەکان دەبینی لەوانەیە کە لە بەغدا دەگاتە ئاستێکی ئالۆزی زیاتر هانە بۆ کۆماری ئیسلامی ئێران دەبرێت بۆ ئەوی شتێک ڕۆڵی هەبێت لە نەرمکردنەوەی پەیوەندیەکان. بۆیە ئەو دوو حالەتەوە بە تایبەتی بۆ دەوڵەتی عێراق بۆ خۆی بە جێگیری دەمێنێتەوە. باشە کاکاوە دەکرێت بڵێن ئەم هەڵبژاردنە کاریگەری لەسەر ڕێکەوتنی نێوان عێراق و هەرێمی کوردستان و هاوکاتیش ئێران بەجێ دەهێڵێت بۆ ئەوەی کە پەیوەستە بە پرسە ئەمنیەکانەوە، هەروەک ئاگادارین کە لە ماوەکانی ڕابردوودا با بڵین بە جۆرێک لە جۆرەکان ئاسمانی هەرێمی کوردستان و ئاسمانی عێراق لەلایەن ئێرانەوە بەزێنراوە. ئەم هەڵبژاردنە کاریگەری لەسەر ڕێکەوتنی پرسە ئەمنیەکان دەبێت لە نێوان عێراق و هەرێم و تاراندا. وەگوتمان سەوابتە، یعنی جێگیرە پەیوەندیەکانی هەم کۆماری ئیسلامی ئێران و لەگەڵ عێراق. کاریگەریەکە دیسان دەوەستێتەوە سەر هەردوو، یعنی کامیان دەیەوێت ئێران بەڕاستی بە کامە لایەنە ئاراستە بکرێت، لەبەرەوەی ئێرانش لەبەر قۆناغێکی گۆڕانکاری نوێ و ڕابەری ڕوحانی و ئەو گۆڕانکاریانی کە ئێستا هەیە و ئەو چاک بەستوی هەیە تێگەیشتون لەوەی کە سیاسەتی ئێستای ئێران پێویستی بە گۆڕانکاری هەیە و پێویستی یعنی ڕێیەک دروست بە لە چوارچێوەی ئەوان ئەوەی لەو چوارچێوەی دژایەتی سەرف دەکرێت بۆ ئارامی خۆشگوزەرانی و پاراستنی ئەمنیەتیش بەنسبەت هەموو دەوڵەتێک بە خۆیان بەهێڵی سووری دەزانن. چۆن لە سەردەمی شاهنشاهی پارێزراوە کە چۆن تەعاملی لەگە هەرێمی کوردستان ڕۆڵی لە جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردستان هەبووە و لە عێراق هەبووە، بە هەمان شێوە لە قۆناغی دواتریش کە کۆماری ئیسلامی 100% پێچەوانی هەردوو قۆناغەکانە ڕۆلی لە حالەتی ئەمنی عێراق و هەرێمی کوردستانش هەیە، بە گۆڕانکاری پرۆسەی 2003 زیاتر جێگیر دەبێت و بۆ قۆناغی دواتریش ئەگەر تەسنیفی بکەین هاتنی داعش دەبینین ئارامی هەرێمی کوردستان بە ئارامی ناوچەکانی خۆیان دەزانن. بۆیە دەست پێشخەر دەبێت پێش هەمویان خەتەر دروستبوون لە هەولێر بە خەتەر دروستبوون لە سەتاران دەبینێت. بۆیە بۆ مەسلەی پرسە ئەمنیەکانی وە لەگەڵ عێراق و لە هەرێمی کوردستان دووبارە بابەتێکی جێگیرەوە بە هیچ شێوەیەک تەنازول لەو پرسە ناکات، چونکە ئەو دوو شتە وابەستەی پێکەوەیەوە پاراستنی ئەمنیەتەکانی هەردووچان تێکەڵاوی یەکتریەوە بە تەواوکەری یەکتریشی دەزانن. بۆیە بە جێگیری ئەو بابەتە ماوەتەوە گۆڕانکاریی ڕیشەیی بەسەردا نایە بەو ئاراستەی لەوانەیە هەوڵی باشترکردنی دەدەن، هەوڵی ئەو گوشارێکە لە سەریانەوە گوتمان بە حکمی جوگرافی منتیقە سنووریەکان و کردنەوەی چەند دەواازەیەشکە ئەوان زیاتر بە پێچەوانەوە لەگەڵ تەوکردنی زیاتر و تونند و تۆڵکردنی لەلایەنی ئەمنی و لەلایەنی بازرگانی و ئابوووریەوە لەگەڵ توڵکردنی پەیوەندیەکانن. بۆیە ئەگەر شانسی پزیشکانە بێتە سەوڵ دەکەم پەیوەندیەکان زیاتر بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش بە ئاراستەی کرانەوە، نەک ئەوەی ڕێیەکەیە مەسەل عێراق تەواو خۆت بدرێت، چونکە عێراقش شتێک لە ململانی ناوخۆی و مەذهبیەکانی کە ئەوانەی کە هەیە چۆن هەڵس و کەوت لەگەڵ ئەو پرسانە بکرێت. دیسان ئەوە ڕایی جیاواز لە عێراقش هەیە و لە ئێرانش هەیە، بینین و جیاوازی شتێک لە ڕوئیای لانی مەذهبگەری هەندێک ڕایی هەیە کە هەموو عێراق ئەو وابەست و پابەندیە نەبێ بە دەوڵەتی ئێرانەوە لەسەر بنەمای هاوسەیەتی و دەوڵەتداری بێ، بەڵام هەندێکیکە ئەوانەی کە لە چوارچێوەی حکمی هەندێک لە هێزە چەکدارەکان دەبینێتەوە بەو ناوەی وەگوتمان کە پەروەردەی ئەوان خۆیان بە قەرزاری زیاد لە پێویستی دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران دەبن بە حکمی ئەو مێژوە دوور درێژەوە بە حکمی پشتیوانیان و تەواوکەری ئەجێندا یەکتری. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ کاوەتەی بکە وەکو مامۆستای زانکۆ هاوکات چاودێری سیاسی لەسەر ئەم پرسە لە هەولێرەوە لە ستودیۆی هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەخشینی کات.